بەدڵنیایی ئەوڕۆ هەمە کەپرم بە قەرز داواتێ پارە پێێنەوە فەقیرە کاتێشکە دەدەمێ ناوچە گەشتیاریەکانی دەڤەری ڕاپەڕین بەهۆی گرانی نرخی بنزین و دواکەوتنی موچە بەگشتی چۆڵەوانیەکیان پێوە دیارە و بازار کەمترە. من میوانێکم لەلایە کاگازات خاوەنیەکێک لە ناوچە گەشتیاریەکان کاگازار ئەگەر بفەرمووی بۆ ئێرە سڵاو لێبێ پێمان بڵێ ناوچە گەشتیاریەکان ئەمساڵ بازارتان چۆنە؟ سەرتا بەخێر بێن سەرچاوم وڵی ئەو ساڵ ئەو ماوەی بەڕاستی بازار باش نییە خراپە لەبەر بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و گرانی بازار خەڵک کەمتر دێ؟ بەدڵنیایی ئەڵا ماوەی خەڵک کەم دێت. ئێوە چەند کەپرتان هەیە ڕۆژانە چەند کەپر بەکرێ دەچێ؟ ڕۆژانی ئاسایی وڵی ساڵان 15 کەپرمان دەڕۆی ڕۆژانی ئاسایی بەڵام ئەو ساڵ شەشی ئاتی تێ ناپەڕێت. ئەی لە ڕۆژانی هەینی ڕۆژانی وڵی تا عادێک باشە بەڵام لە باشە ڕژێ بەڵام هەر باشە. ئێوە ئەو گەشتیارانە دێنە ئێرە گەشتیاری ناوخۆین یان لە دەرەوەی داری ڕاپەڕین؟ زیاتر بە زۆری ئەوانەی لە ئەوروپای هاتینە بە زۆری ئەوان دێنێرانە خەڵچکە پارە پێێنێ بەڕاستی ئەوەی دێتەوە هەمووی ئەوی ئەوروپانە چەماڵە داوت دەکەن یان برا یان وەڵدارزاوە یان خزمە ئەوانە زیاتر دێنێرە بە عایلە دێنێرانە. باشە پێم بڵێ نرخی یەک کەپری گەشتیاری لێرە بە چەندە؟ ڕۆژانی جومە 35-30,000 ئێوارانی 24 کاتژمێر؟ نەخێر 24 کاتژمێر 50,000 بۆ 24 کاتژمێر بەڵام جۆمەکەی بێ 35 بۆ 30,000. ئەی ڕۆژانی دیکە ڕۆژانکە بەیانیان 20 ئێواران 15. ئێوە لەگەڵ ئەوەی کە شتەکان گران بوونە نرختان گران نەکردویان هەوڵتان نەداوە بۆی گەشتیار ڕابکێشن نرخدا بەزێنن؟ بەخوای مامۆستا ئەمە چەند ساڵە ئەو سەیرانگامێ نرخی من نەگران بوو نەهەرزان بووە هەر ئەو سارێ ئێستا باسی دەکەم لەوەی زیاتر گرانمان نەکردیە. باش ئەمساڵ ئاو زۆرە چاوەڕوان دەکرا کە گەشتیار بەم شێوەیە کەم بێ؟ نەوەڵا دەبا زیاتر بە وەڵام بەبەر ئەو قەیرانی سوتەمەنی ئەوانە بەڕاستی زۆر تەئسیری لەسەر گەشتیاری کردیە. لە زۆر کەم بۆ تۆ هەر لە لای تۆیان لە لای ئەوانی دیکە؟ لە هەمووی وێ بەعام لەکن من شتەکە عامێ لە هەمووی هەروەیە شوێن بچی چۆڵە. وا بۆ خەڵکێک بێت ئێرانە داوای نرخی کەمتر بکایان پارەی پێ نەبێ؟ بەدڵنیایی ئەوڕۆ هەمە کەپرم بە قەرز داواتێ پارە پێێنەوە فەقیرە کاتێشکە دەدەمێ. ئەی چۆن هاتۆ کابراکە قەرز بە قەرز کەپرش کەوت قەرز؟ دیار هاتێرە فەقیرە گەڕێکی کۆڵانکە هەموو دەرچویان لە منداڵەکان هاتێرانە لە بەرخاتی منداڵەکان هاتێرانە. واتە ناوچەی گەشتیاریش قەرزی تێکەوە؟ بەدڵنیایی هەیەیان لە 100%. بەداخەوە دەستەکان خۆش بە کاگازات بە هیوای ئەوەن کە ئینشاڵڵا دۆخەکە بگۆڕە بازاری هەمووتان باش بێت. بەڵێ ئەوەی کە هەیە جگەرەوەی کە ناوچە گەشتیاریەکان چۆڵن ئەو ڕێگای کە گەشتیار پێدادێ بۆ ناوچە گەشتیارەکان ئەوانیش بە زۆر بەدەگمەن ئۆتۆمبیل دەبینی ئەمە هەمووی هۆکاری گرانی نرخی سوتەمەنی بە تایبەت کە بەنزین ئۆتۆمبیل لێرە زیاتر بە بەنزین کار دەکات.